لە بیدایەتە ئیدعای ئەوەی کردووە کە هاتووە سوننە لە دەستی زوڵمی شیعە نەجاتدا، دڵنیابن کە گەورەترین زەرەری لە سوننە و هۆزە سوننیەکان داوە. 6 ملیۆن سوننە ئاوارەی وڵاتانی دراوسێ و هەرێمی کوردستان و ناوچەکانی تر بووە. بنیەی تەحتیەی مەناتیقی سوننەی تەدمیر کردووە لە ڕوومادیە و بیگرێک هەتا دەگاتە مووسڵ و هەتا دەگاتە سووریاش کە مەناتیقی سوننیە ڕەقە. بەڵام لە کۆتاییدا برایانی عەرەب یەزیدی و هەموو کەمینەکانی ترکە لێرن، ئێمە تەنها دەبێ پەرە بە زمانی دیالۆگ و پێکەوە ژیان و ئاشتی بدەین. ئەوەش بەمانای ئەوە نییە کە ئەوانەی دەستیان سوور بووە بە خوێنی هاوڵاتی عێراقی جزا یەزیدی بێ، سوننی بێ، کورد بێ، مەسیحی بێ کە ئێمە لێیان خۆش دەبین. بەڵام من پێم وایە ئەگەر زمانی دیالۆگ پەرە پێ دەدەین برادەران، ئەوەی بەسەر یەزیدیەکان هات و ئەوەی بەسەر مەناتیقی سوننە هات لەوە خراپتر چاوەڕوانی عێراق و عێراقیانەکە بە هەموو کیانەکانەوە.